منداڵی 3 ساڵ بیر لە چی دەکاتەوە؟ تەمەنی 3 ساڵ قۆناغێکی گرنگی گەشەی مێشکی کەسایەتی منداڵە. لەم تەمەنەدا منداڵ بە شێوەیەکی خێرا زمان فێر دەبێت، خەیاڵی فراوان دەبێت و دەست بە ناسینی هەستەکانی خۆی دەکات. زۆربەی بیرکردنەوەی منداڵ 3 ساڵ لەسەر ئەمانەیە: خێزانەکەی ئەو کەسانەی کە خۆشیان دەوێت، یاری و گەمەکانی ڕۆژانە، ناسین و ناو و کاری شتەکانی دەوروبەری، پرسیاری زۆر وەک ئەوە چییە، بۆچی و چۆن، هەوڵدان بۆ ئەوەی بەخۆی شتەکان ئەنجام بدات وەک خواردن. لەم تەمەنەدا هەستەکان زۆر بەهێزن. منداڵ دەتوانێت خێرا، دڵخۆش، تووڕە یان خەمگین بێت، بەڵام هێشتا فێری کۆنتڕۆڵکردنی هەستەکانی نەبووە. بۆیە پێویستی بە ئارامی و حەوسەلە و ڕێنمایی دایک و باوک هەیە. منداڵی 3 ساڵ لە پێش هەموو شتێک پێویستی بە هەستکردن بە خۆشەویستی و پاراستن و متمانە هەیە. ئەم هەستانە بنەمای گەشەی دەرونی و کەسایەتی لە داهاتوو دروست دەکات.